کەمپەینی هەڵبژاردنەکاندا پارتی بە جۆرێک لە جۆرەکان ئەمەی ڕاگەیاند و بە دوای هەڵبژاردنەکانیش و غروری بەوەی کە ملیۆنێک دەنجی هێناوە ئەو مەسلەی هێنای ئارا لە زمانی بەشێک لە بەرپرسانی پارتی و سەرانیانەوە ڕاگەیاندرا کە ئەگەر یەکێتی ئامادە نەبێ بۆ پێکێنانی حکوومەت ئەوە ئەوان خەریکن لە دەرەوەی یەکێتی و جێگرەوە بۆ یەکێتی نیشتیمانی پەیدا دەکەن و لەگەڵ هێزی کە ئەمە پێکدێن. بەڵام ئەوە زۆرتر لە دنیای واقعیدا شانسی سەرکەوتنی نییە، بەڵکەوە زۆرتر وەکو گوشارێک هێنراوەتە گۆڕ، وەکو گوشارێکیش بەرەستەوە دەگیری. ئەگەر نا پارتی ناتوانێت لە کوردستاندا حکوومەتێک پێک بێنێ بەبێ ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان تیای بێ. حکوومەت بەو معنای کە دیارە پێشتر باسم کرد، یعنی وەکو هەتا وەکو دیکۆرێکیش لەبەرەوەی کە ئەوەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن پارتی دیموکراتی کوردستان و لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە دەسەڵاتی خۆی لە کوردستاندا زامن نەکردووە، یەکێتی نیشتیمانی کوردستانی دەسەڵاتەکانی خۆی لە زۆنی خۆیدا لە ڕێگەی هەڵبژاردنەوە نەهێناوە تا خەریک بێ لە ڕێگەی هەڵبژاردنەوە شەرعیەت بەرەسەڵاتی خۆیان بدەن. بۆیە تا ئەگەر پارتی بیەوێ لەگەڵ هەموو هێزەکانی کە حکوومەت پێک بێنێ بەڵام ئەگەر یەکێتی تێدا نەبێت حکوومەتێکی یەک خاص دەبێت، حکوومەتێک دەبێت کە قەڵەمڕەوی دەسەڵاتەکەی تا دێگەڵە زیاتر ناڕوات بە پێچەوانەشەوە. ئەگەر بۆ نمونە هاوکێشەکە پێچەوانە بووە یەکێتی نیشتیمانی کوردستان کورسی زیات ینی لە هەڵبژاردنەکانە زۆرتی هێنا بە و پێکێنانی حکوومەت بەرزتی ئەو بووە دیسان ئەگەری پارتی بەشداری نەکات دیسان دەسەڵاتەکەی تا دێگەڵە زیاتر بڕی نەدەکرد، چونکە خودی دەسەڵاتی فعلی بەرز یەکێتی لە زۆنی سەوزە دەسەڵاتی بەکردەوەش لە زۆنی بەرز پارتیە. بۆیە حکوومەت هەتا بەو شێوە نمایشش کە هەیە بەو شێوە دیکۆرەش کە هەیە بەبێ ئەوەی کە هەردووچیان بەشێک لەو حکوومەتە دابن چ لەسەر ئاستی عراقدا ناتوانێت ڕسمیەت وەربگرێت، چ لەسەر ئاستی کۆمەڵگەی نێوەتی ناتوانانی وەری بگرێت، چ لەسەر ئاستی هەتا وڵاتانی مەنتیقەکە ناتوانێت هیچ جۆرە ڕەوایەتێک وەربگرێت. تەنانەت خود لە چوارچەوەی خود و لە چاوی هەموو تاکێکی خەڵکی کوردستانیشەوە دیارە ئەگەر حکوومەتێک پێک بێ یەکێتی تیای نەبێ حکوومەتێکی یەکلایەنە، حکوومەتێکی سوزانم یەک قاچە و حکوومەتێکە قەڵەمڕەوی دەسەڵاتەکەی تا ناتوانێت بڕوات لە هیچ ئاستێکدا کە دیارە ئەگەر حکوومەتیش پێک دیسان ناتوانێت هینی ئەوانە تێپەڕێنێ. بەڵام دەمەوێت بڵم کە هەتا خودی لەو چوارچێوەیەدا کە تا ئێستا تعریف بۆ حکوومەتێک پێناسەیەک بۆ حکوومەتەیە، پێناسەیەک بۆ دەوڵەتداریە، پێناسەیەک بۆ یاسایە، پارتی بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت هیچ زۆرە حکوومەتێکی دیکۆریش پێک بێنێ و یەکێتیش ناتوانێت ئەگەر لە جێگەی پارتی بێ ناتوانانی پێشی بێنێ. بەڵام ئەوانە زۆرتر گوشارێکن کە دەخلێنە سەر یەختر بۆ ئەوەی کە بتوان مەرجەکانی خۆیان یا خواستەکانی خۆیان بەسەر یەکتر دابسە پێن کە خواستەکانیشان بە دەرەجەی یەک ئەوەیە کە هەر یەکەیان دەیەوێت لە ڕێگەی و پۆستانێک کە هەیە زۆرترین داهات بەرێ و زۆرترین قەڵەمڕەوی دەسەڵاتی بەرز خۆی بێ و زۆرترین بڕیاری سیاسی لە پەیوەند بە وڵاتانی ناوچەکە، لە پەیوەند بە بەغدا، لە پەیوەند بە ئاسیا تا کۆمەڵگەی نێودەوڵەتی لەژێر دەستی خۆی دابێ.